ئاماژەکان چیمان پێ دەڵێن؟ ئاماژەکان پێمان دەڵێن بارودۆخەکە بەرەو ئارامی دەڕوات و خەریکە جەنگەکە وەکو جاری پێشوو کۆتایی دێ. ئەمە لە چیدا دەردەکەوێت؟ لە قسەکەی مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران کە دەڵێت هێرشمان بۆ سەر سەرجەم وڵاتانی دراوسێ ڕاگرتووە. واتە چی دیکە ئێران هێرش ناکاتە سەر وڵاتانی دراوسێ. یەکێکی دیکە لەو خاڵانە دیاریکردنی بەروارێک بۆ دەستپێکی پرۆسەی خوێندن. ئەمەش یەکێکی دیکە لە ئاماژەکان بۆ هێوربوونەوەی بارودۆخەکە. یەکێکی دیکە لەو خاڵانە هاتوچۆی بازرگانیە. لە سەرەتای دەستپێکی شەڕەکەوە هەتاکو ئەمڕۆ بە هیچ جۆرێ هاتوچۆی بازرگانی لە هەرێمی کوردستاندا ڕانەگیراوە لەو خاڵە سنووریانە و هاتوچۆی بازرگانی بەردەوامە. بە هیچ جۆرێ هاوڵاتیان هیچ پێداویستێکیان لێ نەبڕاوە و هیچ قەیرانێکی خۆراک و پێداویستیان بۆ دروست نەبووە. کەواتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستە لە ئێستا دەروونیان ئارام بێ، چونکە بارودۆخەکە بەرەو ئارامی زیاتر دەچێت و خەریکە جەنگەکە بەرەو کۆتایی دەڕوات.